تەکلیف و ئیمتیازاتی ئێمە لە حکوومەتی هەرێمە حکوومەتی عێراق ویستی پیاوەتی بکە نەیکردووە ئێمە ڕەوانە هیچ گلەیەکمان لێ نییە چونکە مافی ئێمە حکوومەتی هەرێم خواردوێتی ئێمە بەتایبەت ئەم مزاهرە و ئەم کۆبوونەوەی ئەمڕۆمان بۆ ئەوەیە هاوتاکردنی موچەکانی تەندروستکاران و مامۆسان و سەرجان فەرمانبەران بە موچەی ناوەڕاست و خوارەی عێراق ئەوە داوا پەیامی ئێمە ئەمڕۆ ئێمە بە تەئکید لە هەردووکیان بێ ئومێد بووین ئێمە من وەکو خۆم نهاتوومەتە ئێرە هیوان بە حکوومەتی هێرێم بێ بە خۆپیشاندانێ بە ناڕەزای دەربڕینی بێ بەدەممانەوە من هاتووم بە هەموو دنیای لە ڕێگەی جەنابتانەوە بە هەموو دنیای ڕابگەێنین کە ئەم وڵاتە وڵاتێکە کە 5 ملیۆن کەسی تیاژی کراوەتە زیندانێکی گەورە 5 ملیۆن کەس زیندانی کراوە بەدەست کۆمەڵێک کەسی کەمەوە زیندانی چییە؟ نە موچەت هەیە نە ئاوت هەیە نە کارەبات هەیە نە خواردنت هەیە نە ڕۆژانە تەعزیبی نەفسیەوە خەڵکە دەدرێت لەگەڵەوە شام قسەکردی سوودی نەما بەس پێم ئەوەی ئەمانەی تر نازانم من قەنەعەتم بەوە هەیە خۆپیشاندان و ئەم شتانە سوودی نیە لەمە بڕوا بکە ڕاهبەرینێکی سەرانسەری نەبێ چونکە ئەمانە چەند ساڵە کاسەر کۆیلەکردنی خەڵکەکەن یانە خەڵک کۆیلە بکەن ئەوە تا ئەڵەن خەبی قوتابی چی بخۆم دایک و باوکی تەلەبە بۆ نایان خۆپیشان پشگیری مامۆستا بکەن و بێنە سەر جادەکان و پشگیریمان بکەن